ئەم ماڵە ماڵی سۆفی کەریمە. سۆفی کەریم پیاوێکی بڵێن ناوداری خەڵکی ئەم شارە بوو، لەم شارە کار و کاسبی کردووە و ئەم خانووە بە ناوی ماڵی سۆفی کەریمەوە. نەوە حەوت بەڕاستی ئەم خانووە ئیتر بە خەڵکی ئەوە نەئەهاتیا بشیت، ئەوان هەڵسان فرۆشتیان بە دایرەی ئاسار. دایرەی ئاسار و محافزێت هەردووکیان بە یەکەوە نۆژەنیان کردەوە. دوای ئەوە ئێمە وەرمان گرت بە حکمی ئەشیاکان کە تیا بوو، چکم من لە 40 تا 45 ساڵە ئەشیا کۆکەمەوە بە حکمی ئەو ئەشیانەی کە هەم بوو وەرم گرتووە. ئێستا تقریبا 3000 پارچەی تایە. فامم کردوێتەوە بە حکمی میهنەکەم کە شاگرد زەرەنگەر بووم، هەتاکو ئەم دەقیقەیە دوای ئەم کللتور و کەلەپورە کەوتوم و شانازیشی پێوەکەم لەبەرەوە کللتور و کەلەپورەکەی خۆم کە ئەڵێم هی خۆمە تەنها من مەسئول نیم بەرامبەری، هەموو کورد مەسئولە بەرامبەر کللتور و کەلەپورەکەی، ئەوەی دڵسۆڵی کللتور و کەلەپور بێ مەسئولە بەرامبەرەکە. شادەیە لەگەڵ ئەم ڕسمە تقریبا ئاینیشتا بۆ لەبەرەوەی ئەمە لە شاری هۆڵندا شارێک بوو، لە هۆڵندا شارێک بوو پێیانەبوو ئەمستەردام. لە ئەمستەردام ئێمە بەشداریمان کرد لەگەڵ تقریبا 80 کللتورە، 80 کللتورە. ئەم کللتورانە هەر هەمووی بڵێن ساڵانە نەیژنامەی خۆیانەکەن. ئێمەش بەشداریمان کرد وەکو ماڵی کورد لە هۆڵندا بەشداریمان کرد. لەو هەشتایە ئێمە بە یەکەم دەرچوین لە جلوبەرگ و کللتورەکەمان. بۆ سلێمانی بەڕاستی بەشێکی وایتیانە بوو کە خەڵک دائیمە ڕۆژانە بێت و کەلەپورەکەی خۆی ببینێت و مناڵی داهاتوویشمان کەوا ببینێت کەوا کللتور و کەلەپورەکەی خۆی چۆن بووە جاران و ئێستا چۆنە. ئەبێ پیشانی ئەوە مەطلبمان ئەوە بۆ بە زۆری کەوا لە سلێمانیان شوێنێکی وا بکەینەوانی کە پیشانی خەڵکی بین. بەڵام ئەم خواردن و چاخانە و شتانە هەمووی لە قزمەتی کەلەپورەکەیایە. ئێمە خواردنەکانمان هەمووی کوردەواریە، بە زۆری ڕۆژانە هەموو ڕۆژێ ساور و پەڵپینە و شفتە و برنج و شلە و ئەوانە لێنین. ڕۆژی سێشەمان کفتە لێنین. ئێسەر لە بۆنی ڕەمەزانەوانێ کفتە ناکەین. ڕۆژی وهەیە قەرخەرمان لێنین. بە زۆری خواردنەکانمان ئەوەیە لەگەڵ دۆی کوردی خواردنی برنج و شلە و شتەکە بەدار لێنین بە شێوەی کوردەواری. زۆر خۆشحاڵین بەوەی کە خەڵک بە زۆری گەڕاوەتەوە بۆ کەلەپوری کوردی. زۆر بە یادی جاران خەنەبەندانەکەن و لێرە یان نیشانە ئەکرێ یان شەکراوە خوڕێتەوە بە شێوەی جاران. ئەمە مۆری کەریمی ئەلەکەیە، مۆری کەریمی ئەلەکەم لایە. ئەو تەزوی حەڕەشە تەزویحەکەی عەیزەدبەی جیجافە. ئەوە تقریبا 20 ساڵە بێ لای خۆم.
ئەو شمشێرە هیچ جوولەکەیە کە ئەڵێن جوولەکە لە زمانی جوولەکە کراوە ئەو لاوانێ شمشێری نێسوێ بەڵام لە زمانی لە جوولەکە کراوە ئەم کەشکۆڵە قەدیمە ئەمە کەشکۆڵە لە نازانم جەنابتان لە گۆرانیەکەی عەلیمەردانە بیستوێتان کەشکۆڵ و ئاسایە هەڵگرم ڕۆ لە چۆکە ئەمە کەشکۆڵە ئەوەش ئاسایە ئەمە پەنجەرەی بینای پیرەمێردە لەگەر باگردێنەکەیە دەستێکم هەیە حەمەی ڕعنای پیاڵەن بەپەلە تەلەفۆنی بۆ کردم وتی کاگەکرم بگەرە ماڵی خوشکەزامە خوشکمە نازانە بچیمە لەبەر ئەوەی لە تەنیش ماڵی پیرەمێردەوە هەمویان شەو برد فڕیان نابە خرتیانە هینی خۆڵەکەەوە کە چوم ئەو باگردێنە و ئەو تاک پەنجەرەی مابوو هانی ئەوە هی پیرەمێرد کاتی ئیشکردنی ئێمە لە دەوە ئەیکەینەوە هەتا شەشی ئێوارە ئەگەر ئەوانە بڵێن خەنە بەندانی تیابێ یا دەعوەتی تیابێ یا عیدی میلادی تیابێ ئەچینە دەوری سەعادە و یانسە ژن و پیا وەکو یەک بۆی هەیە سەردانی ئێرە بکە بە زۆری ئەجنەبی زۆر تاالبی ئێرەیە ئەجنەبی کەیت ئەم وڵاتەوە یەک شوێنی کە لە پورەکانە بینێ زۆر حەزیان لێ زۆربەی کات یەن سەردانی ئێرە ئەکەن و ئاشنابوون بە خواردنەکانی ئێرە و ویەن دائنیشن داوای ئەو خواردنانە ئەکەن کە لێرە دروست ئەکرێ ئێرە بەڕاستی گەنج زۆر ڕوویتیەکە کچ و کوڕی گەنج زۆر ڕوویتیەکە هەموو ئایلەی خۆمانین پێگانەمانتیان نییە ئەوەی کە بەر ئێرە بەڕێوە بین هەموو خۆمانین دوای ڕۆژانەش هەفتەی سێ ڕۆژیش کولێرە بەڕۆنمان هەیە بە تەنورەی بکەین کولێرەشمان ئەکەین بۆ ئەوەی ئەو کولتورە بمێنێتەوە کە وەختی خۆی هەر بە تەنور بوو نانەکرا و کولێرە ئەکرا و ئەمانەوەی زیندوی بکەینەوە لە پورەکە نەفەوتێ ئەم ژوورە ژووری حەسەن زیرەکە تەمەن کە ئاڵێن ژووری حەسەن زیرەکە حەسەن زیرەک لە ساڵانی 58 لە ساڵانی 58 حەسەن زیرەک برایمی خەیات حەمە ساڵح دیلان چەندین گۆرانیان لێرا بووتووە لەم ژوورە و لەم خانووە بەڵام بە تایبەتی حەسەن زیرەک لەبەرەوەی حەسەن زیرەک بە چل شەو بە مانگ ماوەتەوە لەم خانووە و خەوتۆ و ئیسراحەتی خۆی کردووە و خاوەن ماڵەکە خزمەتی کردووە کە حەی سۆفی کەریمە ئەمە حەمە ساڵح دیلانە کە هەر بەو خۆشەویستی و دۆستایەتی و گڕوتینەوە ئێمە هەر سێ تەجیلەکەمان داناوە حەمە ساڵح دیلان حەسەن زیرەک برایمی خەیات لەبەرەوەش هەر یەکەی شریتی خۆی ماخستۆتە سەری هێشتنەوەی کولتور زۆر پیرۆزە چونکێکم هەموو نەتەوەیە ئەگەر کولتوری نەبوو بە نەتەوەدا نانرێ لەبەرەوە کوردیش وەکو هەموو وڵاتێکی بێ شانازی بە کەلەپوری کوردیەوە بکە بە کەلەپورەکەی خۆیەوە بکات و دوای ئەوە پیشانی نەوەی داهاتووش بدا بۆ ئەوەی کەوا کللتور و کەلەپوری خۆی لەبیر نەکە ئێمە پێمان ناخۆشە هەچ خانوویەک لە زمانی ئەم شارا بێ کەوا کۆن بێ و زمانێکی هەبێ و وەک کللتورێک باس بکرێ تێک بێرێ چونکە تۆ تێکی ئەیەی تەنها ڕەم بێ خانۆکە تێک نەی ئەتوانم بڵێم نیوەی کللتور و کەلەپورەکەی نەتەوەیە تێگەی لە پێناوی مەسلحەت و ژیانی خۆتە ئایا مەسلحەت ئەوە ئەهێنێ تێگەی کللتور و کەلەپورەکەی خۆت بکەی بە قوربانی ناهێنێت جاران ئاژەڵ پەچە و بەو کۆز بوو ڕۆژگار کورت و چاوی خاڵی وەنەوز بوو